بەڕێوەبەراتی گەشت و گوزاری سۆران بۆ ماوەی هەفتەیەک واتە 3 ڕۆژ دژن و چەند ڕۆژێک دواتر ئاماری گەشتیاران ڕادەگەیەنەیە کە بریتە لە 65,000 سەردانی کار کە هاتوون لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێر بۆ ناوچە گەشتیارەکانی حەوزی سۆران بەڕەواندز سۆران وەروەها ناوچەکانی باڵەکایەتی و مێرگە سۆریشەوە وەروەها نزیکەی 6500 گەشتاریش لە کۆی ئەم ژمارەیەدا ماونەتەوە لە شوێنەکانی گەشتیاری ئەوانەی کە زیاتر لە 24 کاتژمێر لە شوێنەکانی حەوانەوە ماونەتەوە. ئەو فترەیە ڕێگای ئۆتۆمبیلی بچووک بووە بۆ سەبەبی ئەوەی ڕێژەی گەشتیاران بۆ ناوچە گەشتیارەکان بە ڕێژەیەکی بەرچاو بەرەو بەرزبوونەوە بچێتن. لە لایەکی دێوکەوە چەند هۆکارێکی تر بوونە سەبەبی ئەوەی کە بەڕاستی خۆتان بینیتان لە زوومی کامێرەکانتان ئەوەندە گەشتیار بە لێشاو ڕووی لە ناوچە گەشتیارەکان کرد. ئەمەش بەڕاستی وەکو باسم کرد سەبەبی یەکەم بۆ دەستگا ئەمنیەکان کە بەڕاستی ڕۆڵی باشیان گێرا لە بازگەی کەرکووک بە تایبەتی وەروەها نۆژەنکردنەوەی هاوینی هەواری بێخاڵکە یەکێکی تر بوو لە هۆکارەکان هەماهەنگی ئێمە و شوێنە گەشت و گوزارەکان لەگەڵ کۆمپانیا گەشتیارەکان دیسان سەبەبی ڕئیسی بوو کە وای کرد بەڕاستی ڕێژەی گەشتیاران بۆ ناوچە گەشتیارەکانی دەڤەری سۆران و ڕەواندز بە تایبەت بەرەو بەرزبوونەوە بچێتن. 185 گەشتیارەکانمان گەشتاری باشوور و ناوەڕاستی عێراق بوون، وەروەها بەشێکیان گەشتاری بیانیش بوون. سەتادەیەکی گەشتاری پارێزەکانی تری جگە لە پارێزگای هەولێر وەکو سلێمانی دهۆک کەرکووک وەروەها گەرمیان ئەمانە هەڵەبجە گەشتاری ئەم ناوچەی پێک دێنا.